من كناو محمود علي محمودة خەڵکی گوندی باسەرمە بناری کۆسرەت سەر بە ناحەی خدرانی من لە باو باپیران مەڕدار بووین و بۆمان بەجێماوە لە باو باپیران مەڕداری عەزێتێکی گەلێک زۆری هەیە بەخاو و خێزانەوە هەمومان تێیدا بەشدارین ڕۆژانە هەتا شەوێژ ئەوش مەڕە شەوێنی دەوێت شێوە خواری دەوێت مەعەدەل دەبێت بە دواوەی بێ ئەوەی نازانێ مردوو لێ بمرێ دەبێت بە دوای کەوێت مردوو لە گۆڕ ڕێبێ ئەو نەفەری خۆی دەوێت ئازا و گورج و گۆڵ دەبێت بە دوای کەوێت کاکە بڕۆ مەڕەکەڕم بۆ بێنە بڕۆ درەنگە لێ نابینەوە کاکە دەی بێنە مەڕەکەڕم زوو بیگرە خێرانە عەرزیدە عەرزیدە لێرە لە عەرزیدە بیبەستە دەبێت هەموو ساڵە لە یەک مانگدا ببڕدرێتەوە بڵێن لە کاتیم لە مانجی پێنجدا پێشەوەی بیبڕینەوە دەوری مانجێک 20 شەو پێشەوەی دەیشۆینەوە مەڕەکەی دوای کە شواردمانەوە ئەوجا 20 شەوە 2 هەفتەی لێ ڕادەوەستینەوە 2 هەفتە 3 هەفتان ئەوجا دەیبڕینەوە کە بڕیمانەوە ماوەی ئەگەر گرگەکەی هەر لێ نەچوو هەر گرکەی دەگرێ گەنەی پێوە دەنووسێ دیسان دووبارە تێی دەهاوینەوە کە دوای بڕینەوەی هەفتێک 10 ڕۆژ 12 ڕۆژی پێ دەچێت دیسان دووبارە مەڕەکەی لە دەرمانی دەهاوینەوە ئەوجا تا پاییزێ ماجینۆ دووبارە مەڕەکەی دەشۆینەوە دیارە مەڕداری ئەرکێش و قورسە بەڵام خۆشبەختانە و ژیانی تەبایی و براتی لەناو مەڕدارەکان و لادێنشینەکاندا هەرماوە ئەوڕۆکانە مەڕبرینەوەیە لە گوندی باسەرای ماڵە مام عوسمانی باسەرێ بەڵام شتەکە کە دەڕوات و دێتە پێش بە هەرەوەزیە تێماندا هەیە لە خەلەکان ڕاهاتووە هەیە لە سواقۆڕنەی ڕاهاتووە هەیە لە گوندەکانی جیرانمان ڕاهاتووە ئەوڕۆکانە هەرەوەزی مەیە سپێنێ ئیماڵشکەیە سپێنی دووسپەی کاک مەحمودی ئەوە هەمومان بێکەوە ئیشەکە دەکەین و کارەکە زۆر بە جوانی جێبەجێ دەکەین هەر بڕینەوە سەرتا لە مانجی 5 بە دواوە دەست پێ دەکا بە حکمی ئەوەی کە ئەو مەڕە خوخوری پێوەیە لە بە گەرمایە و قرچک و قاڵی دەگرێ و بۆ قالبوو بەدەنی ناڕەحەتە ئەجا ئەبووە دەبێت مەڕەکان هەموو ساڵێ جارێکیان بیان بڕینەوە و ئەو ئیشەش ئیشێکە بە هەموو کەس ناکرێت چونکە لێزانینی خۆی دەوێت بە تایبەتی ئەو برینگاگە نەزانی بەکاری بێنی قالبی دەبڕی برینداری دەکەی مەڕەکەش گوناحە جا ئیدی دەبێت بەڕاستی خەڵکی خۆی و ئەو خەڵکانی کە دەیکەن هەلێزانینی ئیشەکە بکەن و ئەنجامی بدەن ئەو برینگە زیاتر لە ئێرانی هەیە ئەو برینگە ئێستا لەوێ دەیکڕین بە پارە ئەو برینگەی پێی دەبڕینەوە ئەنجا بڵێن ئەوی بەران بێ پشتەکی بۆ دەهێڵینەوە و بەران مەڕەکەش سابڕ دەکەین بزنەکانش ئەوی بزنی زاو بێ ئەوە پشتەکی بۆ دەهێڵینەوە ئەوەی کە ئەستێوریش بێ سابڕی دەکەین سابڕەوە ینی تووشی پێوە ناهێڵین هەموو ساڵە لە مانجی 5دا ئەمە ساڵە یەک جاری دەبڕینەوە ساڵە یەک جارە بۆی خاوێن بوونەوە و پاکژی ئەو خوریێش تەبەن ساڵان قیمەتی دەکرد ئێستا هیچ قیمەتەکی ناکات خوریەکەی دەبێت فرێدەین ساڵان زوو دەفرۆشا بە قیمەتێکی باش دەفرۆشا هەتا قلکەکەشی و وردە خوریەکەشی و هەمووی دەفرۆشا ئی بزنێ مۆکەی دەفرۆشا مەڕش خوریەکەی دەفرۆشا بەڵام ئێستا نە مۆکە دەفرۆشێ ئی بزنەکەی نە ئی مەڕەکەش دەفرۆشێ نا لوای بەرخەکەش دەفرۆشێ دەبێ بی سووتێنین و فڕی دەین بەڕاستی دەبێ بیشی سووتێنین چۆگە نەی سووتێنن ژینگە پیس دەکات هەڵەگەشە چای ناخۆی یەک شەکل گێدانە بەش وەرە
چه دخوات سعی؟ ما بدی جاش پرسیدم. ما به هندی نکنم.